و تأکید دەکەینەوە لەسەر ئەوەی کە بە یەک ڕیزی بە یەکبوون بە پێکەوە هەر هەموو لایەکمان دەبێ هەوڵ و تێکۆشانمان بەردەوام بێت بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان سەرەڕای هەموو جیاوازیەک، سەرەڕای هەموو بوچوونێک کە ممکنە بوچوونی جیاوازیشمان هەبێ، بەڵام مەرجی سەرکەوتنمان، مەرجی تێپەڕاندنی ئەم قۆناغەشمان تەنها و تەنها ئەوەیە یەک ڕیز بین، پێکەوە بین. بە پێکەوە بوون زۆر دەستکەوتمان دەست دەکەوێ، بە لە یەکتر ترازان و دوورکەوتنەوە دڵنیاتان دەکەم هیچ لایەنێک لە کوردستان هیچ شتێکی دەست ناکەوێ، بە هیوای ئەوەی کە کوردستان هەر ئاوەدان بێ، ئیشەڵڵا بەرەو باشتریش بڕوا و ئەم قۆناغە سەختەش تێ بپەڕێ و کوردستان ئاوەدان بێ و ئێوەش هەر لە خۆشیدا بن و یادی کاکە ڕۆژیش بەخێر بۆ هەموو لایەکمان بەخێر بن سەرچاو.